بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینان دەست بە چالاکی دەکات و داوا لە هاوڵاتیان دەکات پشتگیری زیندانیانی بادینان بکەن. بەپێی ڕاگەندراوی کەمپینەکە سپەی دووشەممە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گربوونەوە بۆ پشتگیری لە زیندانیانی بادینان ساز دەکرێت. ئەمە شاوکاتە لەگەڵەوەی کەوا بڕیارە ڕۆژی دووشەممە دادگاییکردنی چوار زیندانی دیکەی بادینان بەڕێوە بچێت. لە بەرنامە ئەمڕۆ قسەرە سەر ئەوە دەکەین کەسی گیراوانی بادینان بەکوێ گەشتووە و ئەوانەی کە ڕۆژی دووشەممە دادگایی دەکرێن تۆمەتەکانیان چین، ئایا بەڵگەی پێویست بۆ تۆمەتبارکردنیان لەبەردەستدایە؟ لەگەڵ مامن. کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینان لە ناوخۆ و دەرەوەی وڵات چالاکی ئەنجام دەدات و داوا لە هاوڵاتیان دەکات پشتگیری زیندانیانی بادینان بکەن. بەپێی ڕاگەندراوی کەمپینەکە ڕۆژی دووشەممە 4 دەی 2021 کاتژمێر دە بۆ 12 نیوەڕۆ لە بەردەم دادگاکان لە شارۆچکەکانی هەرێم چالاکی مەدەنی بۆ پشتگیری لە زیندانیانی بادینان بەڕێوە دەچێت. کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانیانی بادینان داوا لە هەموو چین و توێژەکان دەکات. بەتایبەت فەرمانبەران و مامۆستایان ئامادەیەکی بەرفراوانیان هەبێت دەوامی فەرمی خۆیان بۆ شوێنی چالاکیەکان بگوازنەوە. داواکاری بۆ ئەنجامدانی چالاکی مەدەنی بۆ پشتگیری لە زیندانیانی بادینان لە کاتێکدایە بڕیارە ڕۆژی دووشەممە دادگاییکردنی 4 زیندانی بادینان بەڕێوە بچێت کە پێک هاتوون لە مەسعود عەلی لە دایکبووی 1974 پیشەی مامۆستا دانیشتووی دهۆک، شیروان تەها ئەمین لە دایکبووی 1986 پیشەی مامۆستا دانیشتووی دهۆک، کارکەر عەباس لە دایکبووی 1992 قوتابی زانکۆی پۆلیتەکنیک دانیشتووی دهۆک، بەندەوار ئەیوب لە دایکبووی 1994 قوتابی زانکۆی دهۆک. بە پێی زانیاریەکان کۆمەڵێک تۆمەت ئاڕاستەی ئەو 4 زیندانیانی بادینان کراون لەوانە گروپی چاتی وەتسئەپیان هەبووە و گفتوگۆی سیاسیان کردووە، دژی حکومەت قسەیان کردووە و ڕەخنەیان گرتووە، هانی خەڵکیان داوە بۆ خۆپیشاندان و بەشداری خۆپیشاندانیان کردووە، لەگەڵ کونسوڵی وڵاتانی ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا کۆبوونەوەیان کردووە و هاوکاریان وەرگرتووە. هەر بە گوێرەی زانیاریەکان چەند تۆمەتێکی دیکەش ئاڕاستەی ئەو 4 زیندانیە کراون. لەوانە گروپێک هاوکاریان دەکات کە هاوکاری لە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح و مستەفا کازمی وەردەگرن، ویستویانە تەقە لە پارێزگاری دهۆک بکەن، تەقینەوە بۆ کوڕی سەرۆکی حکومەت دابنێن. بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران و پارێزەران هیچ بەڵگەیەک لەسەر ئەو تۆمەتانە نییە کە ئاڕاستەی ئەو زیندانیانە کراون و هۆکاری ئازاد نەکردنیان سیاسیە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، بە قسەکردن لە سەرم پرسە میێندارێک لە بەڕێزان پەیمان ئەزەدین پارێزەر و پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە هەرێم ڕەفعەت ئەندامی تیمی پارێزەرانی دۆسیەی سزادراوانی بادینانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. پەیمان خان بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. کەمپینێک ڕاگەندراوە بە ناوی کەمپینی هاودەنگی لەگەڵ زیندانانی بادینان، وا بڕیارە دووشەممەش کۆمەڵێک چالاکی بکەن. چەندە گرنگە خەڵک پشتگیری لە زیندانیانی بادینان بکە و بڵێن پشتگیریان بۆ دەربڕێت؟ زۆر سوپاسدانەکەم. لە ڕاستیە من سەرەتا دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو کەمپینە ئەەکەم و پێم وایە کارێکی گەورەیان کردووە و گرنگە بە بڕوای من هەمومان وەکو تاگ لە هەرێمی کوردستانە بەشدار بین لەو کەمپینە، چونکە ئامانجی کەمپینەکە ئەوەنەی کە بڵاو کراوەتەوە بۆ پشتیوانیکردنە لەو ناحەقی کە لەسەر سزادراوانی بادینان هەیە کە ڕۆژی بڵێن چالاکی کەمپینەکەش هاوکاتە لەگەڵ ڕۆژی دادگاییکردنی 4 لەو دەستگیرکراوانەی بادینان. بۆیە بە بڕوای من
لە هەر شوێنێکی دنیاە بێت هەموو ئەوانەی کە دژی ستەمن دژی ناحەقین و تێئەکۆشن بۆ عەدالەت تێئەکۆشن بۆ ئازادی بیرروڕا تێئەکۆشن بۆ ئازادی ڕادەربڕین هەموو ئەوانە گرنگە لە ڕۆژێکی وایە و لە کاتی بوونی ناحەقیەکی دیار و زەقی وەکو ئەمەی کە بەرامبەر بە دەستگیرکراوانی بادینان ئەکرێ هەڵوێستیان هەبێ ئەگەرنا پێم وابێ بێدەنگی دوجار لە خزمەتی ستەمە و لە سەرکەوتنی ڕۆژ بە ڕۆژی ستەم و قۆرخکاریە لە هەرێمی کوردستان بەسەر لە ڕاگەنداوی کەمپینەکە باس لەوە دەکات کە گفتوگویان لەگەڵ وڵاتانی دەرەوە کردووە وتویانە لە ناوخۆدا ئەگەر ناڕزایەتێک نەبێ ئێمە چۆن لە ئاستی دەرەوە ئیشتان بۆ بکەین پێ وایە ئێستا بێدەنگیەکی زۆر هەیە لە ئاست هەموو کۆمەڵگا بەرامبەر بەو دەستگیرکراوە چونکە باز لەوەکە کە لەسەر خۆپیشاندان لەسەر مەسەلەی موچە و ئەوانە دەستگیر کراوە کاک حەکیم بەتەنیا لەسەر ئەم دەستگیرکراوانە نییە ینی ئەوەی کە و بەتەنیا ئێستەژ نییە ینی لەم فترەیە لەم چەند مانگەی کە ئەوانە دەستگیرکراون ئەو بێدەنگیە با بڵێن بێدەنگیەکی بەرنامە بۆ داڕێژراوە کە چەندین ساڵە کاری لەسەر ئەکرێ و ئێستا بەڕاستی ئەنجامەکەی دەرکەوتووە ئەو بێئومێدیەی کە پخشکراوەتەوە ئەو بێمتمانەیەی کە ڕوێنراوە لە ناو کۆمەلگایە بەرهەمەکەی بێدەنگیە چونکە ئەو کاتێک کە بێئومێدی باڵ ئەکێشێەوە ئەو کاتێک کە بێمتمانەی لە ناو تاکەکانە ئەبێ ئەو کاتەیە کە ئیتر تەواو هەر کەسێک ڕێک کار بۆ پەندە ئەکا کە ئەڵە دەست بە کڵاوەکەی خۆمەوە بگرم بانەی با لە کاتێکا کە بەڕاستی ئەو بایی کە هەڵی کردووە لە هەرێمی کوردستانە کڵاوی هەمومان دەستی پێوە بگرین و دەستی پێوە نەگرین لە بەردەمی بایایە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە بەرەنجامی چەندین ساڵی کارکردنی حیزبەکانی دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە و ئەمە کوشندەترین حاڵەتە کە هەر کۆمەڵگەیەک پێی بگا چونکە بەدڵنیاییەوە ئەوەی کە جەنابەت باست کردو لەو ڕاگەیەنراوەیە بڵاو کراوەتەوە لە حتا لە قانونەکانی شاوایە ئەو کاتێک کە تۆ ناحەقیەکت بەرامبەر ئەکرێ کە ئەگەر لە دادگا ناوخۆییەکانی شوێنەکەی خۆتا سکاڵات تۆمار نەکردبێ دادگایەکی دەرەوە یۆ لە سکاڵاکەت ناگرێ ناتوانانی بیکەی بە کەیسێکی نێودەوڵەتی لە دادگا نێودەوڵەتیەکانە ئەمە هەروەها بۆ پرسەکانی مافی مرۆڤ و بۆ هەموو پێشێلکارەکانی تری ڕاستە ئەگەر تۆ بۆ خۆت لە ناو خۆیە کارێکت نەبێ و هەڵوێستێکت نەبێ کۆمەلگای نێودەوڵەتی ناتوانێت لە خۆیەوە بێت ببێ بە فریاد ڕست بۆ تۆوە دەست بگرێەوە هانت با بۆ ئەوەی کە تۆ قسە لەسەر ناحەقیەک بکەیت کە ئەوەڵ و ئەخیر تۆ پێوەی گیرۆدەی باڵێ بەس پێ وایە ئەگەر هاوڵاتێک بڵێ ئەمە پەیوەندی بە منەوە نییە وەکو دەڵێ ئاگرە سوورە لە خۆم بە دوورە سەری خەڵکی تریش دێ ئەگەر بێدەنگیە کە بێت لەو کەیسە جا لە ڕاستیە کاک حەکیم حەزەکەم من بۆ جوابی ئەو پرسیارە لەسەر دوو خاڵ بە تەحدید قسە بکەم یەکێکیان ئامانج لە سزا چییە یعنی لە هەر قانونیەکەوە لە هەر جێگەیەکە ئامانج لە سزادان بەتەنیا ئەوە نییە کە ئەو کەسەی تاوانەکەی ئەنجام داوە یا تۆمەتبارە بە شتێک سزای بیت لە بەرامبەری ئەو تۆمەتێک کە ئەنجامی داوە ئامانجی سەرەکیتر لە سزادان چاوترسانی خەڵکیکەیە و ئەوەی کە پێوترە ڕەدع بۆ بەربەستکردنە لەوەی کە جارێکی کە تۆمەتی لەو جۆرەی تر ببێتەوە ئەمەی کە ئێستا بەرامبەر زیندانیانی دەستگیرکراوانی بادینان ئەکرێ لە ڕاستیە یعنی خاڵی دووەم کە ئەمەوە قسەی لەسەر بکەم ئەوەیە کە زۆرینەی هەرە زۆرمان بڵین معڕزین بۆ ئەوی بە هەمان تۆمەتبار بکرین و هەر ئێستا هەمان ئەو تۆمەتانەمان ئەنجام داوە کە ئەوان پێی تۆمەتبارن بە نمونە ئەوەی کە لە کەیسەکەی ئەوانە هەیە ئەوەی کە قسەکردن لەسەر قونسوڵگەریەکان و ناوزڕاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەرگرتنی با بڵێن پێدانی زانیاری بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمە زۆرینەی چالاگوان و ڕۆژنامە نووسەکان لە هەرێمی کوردستانە ڕۆژانە ئەمە ئەنجام ئەین لەگەڵ قونسوڵگەریەکانەدا ئەنیشین قسەیان لەگەڵ ئەکەین ئەوانەی ئێمە بە پێشێلکاری ئەزانین بە بەڵگەوە ئەیخینە ڕوو ئامانجمان لی گەیاندنی ئەو ناحەقیانەیە بە کۆمەلگای نێودەوڵەتی و دانانی سنوورێک بۆی کەواتە هیچ کەسێک لەم هەرێمەیە ئەوەی کە لە
بڕینی موچەکەی ناڕازیە، ئەوەی لە گوزەرانی ناڕازیە، ئەوەی ئەناڵێنێ بەدەست بێ کارەبایی و بێ ئاویە و نەبوونی خزمەت گوزاریەوە. هەموو ئەمانە ئەو کاتێک کێسە سەر شاشەی تەلەڤیزیۆن یا ئەگەر لە دڵی خۆشیا بێت، چکە بەشێک لەمانە لە دڵی خۆیانە نیەتیان هەبووە کە خۆپیشاندان ئەنجام بن دەستگیر کراون، کەواتە لەسەر نیەتیش تۆ کە ناڕازی بیت و نیەتت هەبێ ئەو ناڕزایەتیە و دەرببڕی ئەگەری دەستگیرکردنت هەیە و ئەمە باشترین چاوسورکردنەوە و چاوترساندنی خەڵکی ناڕازیە بۆی کە ڕازی بێ بە ئەمری واقع و هیچ جۆرە گلی و گازندەیەکی نەبێت لەو بەژمەینەتی و ژیانی کولەمەرگیەی کە هەیەی. سوپاس دەکەین. کاک هەرێم سوپاس بووان بەدەبوونی بەڕێزیشت بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی دادگایی سپەی دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو کەمپینەی کە پێک هاتووە چاوەڕێ دەکەی پشتگیری هەبێ بەرهەمی هەبێت یاخود چی وەکو خۆتان وەکو پارێزەران چی وەکو ئەوەی کە قسە لەگەڵ کەسوکاری زیندانیانیش کرد بێ هەست بە جۆرێک لە تەنیایی و تەنیا کەوتن دەکەن؟ بەڵێ سلااو ڕێزم بۆ بەڕێست و بۆ میوانە بەرزەکەش و بۆ تاوی بینانی تیڤەکەتان سەبارەت بۆ کەمپینێکەوە ڕاگەاندراوەکەوە بەیانی قەرارە ئەنجام بدرێتن. ئێمە لە چەند جەرسەی ڕابردووی دادگایکردنی جیراوانی بادینان ئەوەمە لە خانەوادەکانە بەدی دەکرێت کەەوە جیراوان و خانەدە جیراوان هەز بە تەنیایی دەکەن، هەز دەکەن هیچ کەسێ پشتیوانیان ناکاتن، هەز دەکەن ئێستا لەو کاتەیە کەوا تەنیا ماونەتەوە کەچی ئەوان داوای مافە سەرەتایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان کردیا داوای موچە و قوتی ژیانی خۆیان خەڵکیان کردووە کەسی ئێستا لە زیندانەکانن هەرچی نەبی فەرمانبەران یاخود مامۆستایان یاخود هەموو چین توێژەکانی کەوا موچە خۆرن و مافیان زەرد کراوە یاخود مافیان پێنەدراوە لەلایەن حکوومەتی کوردستانەوە ئەوانە هاتوونەتە سەرخەت بەڵامەشینێ لە کاتی ئێستاە کە ئەوان بوونەتە قوربانی هیچ کەسێک نهاتووە پژگیری خۆیان دەربڕێتن. بەڵێ بەڕاستیانی ئەوان هەست بە تەنیایی دەکەن لە کاتی ئێستا ئەو چاڵێکێکە دەشیکە یاخود ئەو کۆمپینێکە دەیکەن من وەکو خۆم پێم شتێکی باشە بەڵام بەهێمنی و مەدەنیانە و ئەوانەی کە جیراشن هەر چاڵاشی مەدەنیان کردە و جیرانە و داوای مافی خۆیان کردە. ینی بەڕاستی ئەگەر هاتوو هەر کەمپینێک یا هەر چاڵەشێک دەکرێت داواکارم لە هێز ئەمنیەکان ینی بە مەدەنیانە مامەڵان لەگەڵ بکەن بە هیچ شێوەیەک هەوڵی ئەوە نەدەنکەوە حاڵەتی ناتەبیعی ڕوودا لە نێوانیان. بەڵ زۆر باشە. سەبارەت بە بڵین ئەو دادگایەکەی سپەی ئەو چوار کەسێک کە دادگایی دەکرێن بڵین کێن و تۆمەتەکانیشان چین؟ بەڵێ ئێمە خۆی گەدادگایکردنی ئەو جیراوانی بادینان کە بەیانی دادگایکردنەکە دەست پێ دەکاتن تۆمەتەکانی کە ئاڕاستە کراوە لە جەرسەکانی ڕابردوو خوێندنەوەی بۆ کراوە بە پێی مادەیەک لە یاسای 21 پەرلەمانی کوردستانە کەەوە ئەو مادەیەکی مەتاتیە ینی لە حاڵەتەی لایەنە پەیوەنددارەکانی ڕێکخراوەکانی نێودەوڵەتیش ناتوان بێتە داخڵکە لەبەری مادەیەکی یاسایی لەسەردا سەپێنراوە و تا ئێستا بەردەوامە مادەکە ینی بازەوە دەکات ئەگەر هاتوو شێوێک بێخێنا و خاچی هەرێم یاخۆت زیانێک بە خاچی هەرێم و دامەزگای حکومی بگەینی ئەو مادە ئاراستە کراوە. بەیانی دادگایکردنی پێنج جیراوانی بادینیانەوە عامر خالد عەگید و فرسەت ئەحمەد و سلێمان و زەمان خەلیل و سلێمان موسا ئەحمەد و 6 مانجی دادگایکردمان هەیە و 12 مانجیش دادگایکردنی بە 6ترمان هەیە. تەواوی ئەو کەسانی کە دادگایکردنیان هەیە پێکاتوە لە 11 جیرایی بادینان کەوا چارنووسیان هەتا ئێستاکە یەکلایی نەکراتەوە و داواکاری بەڕاستیان بەیانی دادگای تاوانی دوی هەولێر یاساییانە مامەڵە بکاتن ئیتر ئەگەر هیچ مبەررێک نییە پێویست بەو دواخستانە ناکاتن هەرچنەوی چارنووسیان یەکلایی بکاتەوە بەجێری ئەو ئەدلانێک کە لە بەردەستمان هەیە ئەوان ئینکاریان کردووە و هیچ بەڵگەیەکی دەقیق نییە و هیچ شایەدەکی عیان و یان هیچ بەڵگەیەکی بیندراوی دەقیق نییە کەەوە بسەلمێنی ئەوانە ئەو تاوانیان ئەنجام درایە و خودی خۆشیان ئینکاریان کردووە و هەروە ئەو شایدانەیە کە وەکو شایدی سەلماندن لەسەرن جیراوە شایدەکانی ئینکاری ئەو بابەتە دەکەن ینی بەجێری ئەوەی کەوا ئێمە هەر پەراوەشی لێکۆڵینەوە کە ئامادە بکرێتن چەند بابەتێک هەیە کەوا دەبێت لەو پەراوە بوونی هەبێتن لەو پەڕابوونی هەیە بۆ نمونە شایدی سەلماندن بۆ نمونە بەڵگەیەکی دقیق کەوا بسەلمێنیتن بەڵام لە کاتی ئێستا نەقسێک لەو پەراوانە هەیە کەوا شاهدی بەرگری هەر کەسێک تۆمەتەش ئاڕاستە بکرێت پێویستە شایدی بەرگری لێ وەربژێتن ینی ئێستا ئەمە تا ئێستا کە بریکاردارانمان شایدی بەرگریمان عەرز نەکردووە خۆیەوە بە نەقس دەڕواتن لەو حاڵەتەیە
بەڵێ ئەی سەبارەت بۆی کە چەندین جارە دادگایکردنەکان دوا دەخرێت بڵێن ئەو 11 گیراوە هۆکاری چیە پێ دوایە بەیانی یەکلا دەکرێتەوە بڵێن دادگایەکە؟ بەڵێ ئێمە بێ ئەمە نابین بێت نابینکەوە لەوە بەیانی دوا بخرێتن بەڵام لە جەرسەکانی ڕابردووکەوە سێمین جار دواخرا لە مانجی ئەوتۆکە ئاراستە دادگاکرا بۆ یەکلای کرد و چارنووسیان بە هۆکاری زۆر زەعیف کەوا بەرگەکی یاساییان لەبەرکردبوو دوایان خست یەک لەو بابەتانێکەوە دادگایکردنەکە دواخرا یەکەم جەرسێکە دەستی پێکرد ئەندامێکی یەک لە ئەندامانی دادگای تاوان ئامادە نەبوو دادوێریشی بە ڕێزی تر ئامادە بوو بەڵام وتی من لە ئەو پەراوە هیچ وردبی نەکردەوە دادوێری ئەسلی خۆی بێتەوە باشترە من ناتوانم لەسەر ئەم پەراوە دادگایکردنەکە دەست پێ بکەم پاشی ئەوەی کەوا دادگایکردن جاری دوم دەستی پێکرد ینی هەموو حاڵەتەکان عرض کرا ینی بەس مابوو لایحەی پارێزەران و داواکاری گشتی بخندرێتەوە بەڵام دادگا بەهۆی نەبوونی وەقت دادگایکردنەکەی دواخست ئێمە ئەگەر بین سەیری دادگایکردنی 16 دوی شێوان شێوانی گۆدار زێواری هاوڕەکانی بکەین دادگایکردنەکە 2 ڕۆژان تا سەعاتی دوونی دەستی بەردەوام بوو بەڵام ئەو دادگایکردن لە سەعاتی 12 بەهۆی کەمی وەقت دادگایکردنەکەی دواخست پاشیوی دادگایکردن دووبارە دواخرا بەهۆی کەوە دادگا ئەندامەکانی گۆڕاوە وردبینیان نەکردووە جەرسێکی تر دیسان دادگا دواخرا کەوا لەلایەن داواکاری گشتەوە داوا ئاراستەکرێتەوە وردبینی لە پەراوەکە نەکردووە بەڵام ئەو جارە هیچ هۆکارێکی تر نییە کەوا بێن دابخرێ ینی بە ئومێدی ئەوم کەوا بەیانی دادگایکردنەکە دەست پێ بکات و چارەنووسی جیراوانی بادنان یەکلایی بکرێتەوە بەڵێ سوپاس دەکەم پێمان خاص سەبارەت بۆی کە لەو بازۆکەی زیاد لە هەشتا بڵین ڕۆژنامە نووس و چالاک و هاوڵاتی مەدەنی کە دەستگیرکراون ساڵێکە تەناوی کە سزادراون 5 کەسیان سزادراون بە 6 ساڵ ئەوانی تر تاکو ئێستا یەکلا نەکراونەوە دەکرێت و ماوە دوور و درێژە لە زیندان بن کەیسەکانیان یەکلا نەکرێتەوە هەر بۆ خۆی ئەمە ئەم دواخستنیان ئێستا ئەو دەستگیرکراوانەی کە سبەی نێدادگایکردنیانە 11 مانگە دەستگیر کراون و هەتا ئێستا یەکەم جاریانە کە دادگایی بکرێن هەر بۆ خۆی ئەم ماوە زۆرە دەستگیرکردنیان بەبێ دادگاییکردنیان ناکۆکە لەگەڵ قانونی ئوسولی محاکەماتی جەزایی بەڵام ئەوەی کە بڵین کڕۆکی بابەتەکەیە ئەوەیە کە ئێمە باس لە کۆکی و ناکۆکی دەقیاساییەکان ئەکەین لەگەڵیەکە و ئەو واقعانەی کە لەگەڵ دەستگیرکراوانە ئەبێت لە شوێنێکە کە ئەوەی سەروەر نەبێت قانونە و ئەوەی ئیشی پێ نەکرێت قانونە کە ئەتوانین بڵین قانون ئەو لاستیکەیە کە دەسەڵات چۆنی بوێ ئاوا ئەیکشێنێت و بە پێی بەرژەوەندەکانی خۆی لە هەر شوێنێک وە لە هەر جێگایەک بێوێ خەڵکی پێ ئازاد ئەکا و خەڵکی پێ دەستگیر ئەکات و ئەوراقی پێدا ئەخات و ئەوراقی تازەی پێ ئەکاتەوە بۆیە لە ڕاستیە ئێمە ناتوانین لێرە لە هەرێمی کوردستانە هیچ شتێک بەراورد بکەین بە دەقە قانونیەکان چونکە ئەوەی کە بەڕێوە ئەچێ زیاتر بڕیاری سیاسیە وەک لەوەی کە دەقی قانونی بێت باشە بەس دواخستن بۆ من هەندێکیان زیاتر لە ساڵێک هەندێکیان ساڵێکە لە زینداندان ینی بەس هۆکارەکە چییە دەکرێت ئەو ماوە دوور و درێژە بۆچی ئەو ماوە دوور و درێژە نەنا طبعا ناکرێت ناڵم ئەوە خۆی ناکۆکە لەگەڵ قانونی ئوسولی محاکەماتی جەزائیە کە نابێت ئەو ماوە دوور و درێژە بەبێ یەکلاییکردنەوەی چارەنووسیان چونکە لە گریمانەی ئەوەی باشە ئەگەر ئەمانە هەرچەنە ئەمان دڵنیان لەوەی کە ئەمانە حکمیان بەسەرایەن چونکە پێش وەخت ئەمان تۆمەتەکانیان بۆ ڕێکخستوون و بەڵگەکان ئەوەی کە خۆیان قەناعەتیان پێ ئامادەیان کردووە بە شێوەی نهێنی و شاهێدەکانیان نهێنین هەواڵدەرەکانیان نهێنین هەموو ئەو شتانە نهێنی و نادیارن بۆیە لە پاکەتە تۆمەتێکی حازر و سزایەکی حازر هەیە بۆ ئەم دەستگیرکراوانە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر ئێمە بە تەواوەتی لە شوێنێکی قانون نابین بۆ نابێت ئەمانە ئەوەنە بە دەستگیرکراوی بمێنەوە بەبێ ئەوەی چارەنووسیان یەکلایی کرابێتەوە بە نمونە 11 مانگ یا ئەگەر زیاتریش بکێشێ ئەمانە لە زیندانە ئەبن لە ئەگەری ئەوەی کە ئەمانە بێتاوان
دەرچوون ئەمیان زەمانە چۆن قەرەبوو ئەکرێنەوە کە بە بێتاوان دەستگیر کراون کە خۆی لە ئەساسا یعنی حکمت لەوەی کە ئەبێ بە زووی چارەنووسێک لای بکرێتەوە لەبەر ئەوەیە بۆ ئەوەی هیچ کەسێک ڕوبەڕووی پێشێلکردنی مافێک نەبێتەوە و سزایەکی بەندکردنی بەسەرا نەچەسپێ بەبێ ئەوەی تۆمەتەکەی بەسەرا ساغ بوو بێتەوە چونکە خۆی مەبدەئێکی قانونی هەیە کە ئەڵێ تۆمەتبار بێتاوانە هەتا ئەو کاتێک کە تاوانەکەی بەسەرا ساغ بێتەوە کەواتە ئەبێ ئێستا مامەڵەی بێتاوانی لەگەڵ ئەمانەیە بکرێ نەک ئەوەی کە بەم جۆرە یان زەمان لە ناو زیندانا دابنرێن لە کاتێکە کە ئەکرێ بە کەفالەت ئازاد بکرێن و چاوەڕێی دادگاییکردنەکەیان بکەن بەڵام ئەمە بڵێن بەتەنیا وەکو وتم بەتەنیا سزادانی ئەمانە نییە ئەمە چاوترساندنی کۆی چالاگوان و ڕۆژنامەوان و خەڵکی ناڕازیە لە هەرێمی کوردستانە بەس بەرز وەکو هەر کەسێکی سیاسی دەبێنی هیچ پەیوەندێکی بە یاساوە نییە لە سەداسەد سیاسیە لە سەداسەد سیاسیە لەبەر ئەوەی سەرەتا و بەر لە هەر شتێک هیچ کەسێک لە قانونا لەسەر نیەت چونکە نیەت معلوم نییە لە قانونا هەتا ئەو کاتەی کێتە دەرەوە بە کردارێکی بڵێن کردەیی بینراو حساب لەسەر نیەت ناکرێ ئەمانە بەشێکیان نیەتیان هەبوو خۆپیشاندان بکەن بەشێکیان لەسەر ئەوەی کە لە گروپی سناپچات هابوون یاخود لە گروپی مەسنجەر و وەتساپ و نازانم چیا بوون کە ئەمانە هەمووی و هیچ بەڵگەیەکی دیار نییە لە هەمووی گرنگتر لە بەر لە دادگاییکردنیان هەموو ئەم تۆمەتانەی کە ئێستا بەر لەوەی کە دادگا ئاشکرای بکە سەرۆکی حکوومەت ئاشکرای کرد کە ئەوان بەچی تۆمەتبارن و ئەو تۆمەتانەی ڕوبەڕوویان ئەکرێتەوە چین کە ئەمانە بۆ خۆی نیەتی پێشوەختی دەسەڵاتە بۆ دەستگیرکردنی ئەمانە بە تایبەتی کە ئەمانە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامە نووس بوون لە ناو بادینانە کە سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە و ئەمە بە با بڵێن هێڵێکی سووری تۆخدا ئەنرا بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خەڵک هەبێت لەو سنوورەیە بەو جۆرە چاونەترسانە و ئازایانە بێنە دەنگ و بێنە سەر شەقام بۆ داواکردنی مافەکانی خۆیان و مافی خەڵکی تر لەگەڵیانە. سوپاس دەکەم کا کەرێم سەبارەت بەوەی کە ئەوەی کە پێنج بۆ نمونە دراوتە ئێستا یەکلا کراوەوە کەیسەکانیان ئەو هەشتا کەسەکەی تر یاخود بڵێن هەفتا کەسەکەی تر ئەوان لە کوێن ئەوان بارودۆخیان چۆنە بڵێن ئێستا ڕێگە دەدرێت بە کە سوکاریان سەردانیان بکرێت؟ بەڵێ وڵا بە هەر لەسەر قسەی ئوستازەی بە حاڵەت چڕونکەینەوە باسی لەوە کردگە ئەگەنیەتی خۆپیشاندان یاخود گروپی پێشوەستە خۆی ئەگەر هاتو خۆپیشاندانیشان ئەنجام دابی یاسایەکی تایبەتمانەیە کە یاسای خۆپیشاندانە ئەگەر هاتو لەو گروپەی کەوا هەر حاڵەتێکی قەزی تاوانکاریش بوونی هەبایە کە بوونی نییە دەبووە مادەی خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی هیچ پەیوەندی بۆ مادەیە نەبوو کە لەکە ئێستا لەسەریان سەپێنرایە یعنی ئەو دوو حاڵەتە ئەگەر بوونیشی هەبایە ئەو مادەیە شمولی نەدەکردن سەبارەت بەوەی کەوا ئەو کەسانی کەوا گیراون پێنج کەسیان سزادراون لەو پێنج کەسێک کە سزادراون یەک لەو کەسانەی کە تا ئێستاکە لە زیندانی ئاسایشماتەوە گۆدار جەباری دوو پەڕاوی تری لەسەرکراوەتەوە کەوا یەکیان بەپێی مادەی 21 ئەسلحە و پەڕاویشتریان لەسەرکراوەتەوە بەپێی مادەی 240 ئیشتیبا ئەوەش کە گوایە تاپڕێکی پێ بووە تا ئێستاکە کە هۆکاری ئەوەی نایگوازنەوە لە بۆ چاکسازی گەوران لەگەر هاوڕەکانی کە دەمێکی گواستراونەتەوە بەوتەی خانەوادەکەی کەوا دەڵێن دەبی تو بڵێ ئەو تاپڕ هی من بووە کەچی تاپڕەکە هیویش نییە بە سەبارەت بەو مادەی 240 ینی بەڕاستی شەچی پێکەنی ناویە کە لەسەری کراوەتەوە سارەیەکی پێەیە بۆ نمونە سیارەیەکی جۆری داوای پێەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بازاڕەکانی هەرێمی کوردستان هەموو ماوادێکی سیارەت دەست ناکەوێت سیارەیەکی داوە عتەرەشی ئۆپترایتی دێخیا ئۆپترا عتەرەش داوێتی دێخی وەکو تەرهیم ینی کە تووشی حادسەیەک بووە باغەیەکی پێشی شکاوە باغی سیارەشتری تێخستووە تەنها بچی لە لای فیتەر یاخود لای سبوخسی چاچی بکاتن و وەکو خۆی تەرهیمی بکاتن لەسەر ئەوە مادەیەکی بۆ کراوەتەوە کەوا وەکو تاوان هەژمار کراوە ینی ئەو کاتی کە گۆدار دەگیرێت لە ماڵی خۆی نەژیراوە تاپڕێکیان هێناوە تاپڕە بڵێ هی ئیمنا
ئەوە لە بابەتێ سەبارەت بەوانەی کە ئێستا ماون هەتا ئێستا کە چاروشێک لای نەکرێتەوە لە کاتی ئێستاە لە ئاسایشی گشتیدان و باری و گوزەرانیان زۆر خراپە زۆر ناخۆشە و بەجێرەی ئەوەی کەوا سەردانیکردنەکە ئەوە دووەمین جارە بتوانن لەو ماوە فترە زەمانی کە جیراون سەردانی جیراوەکانیان بکەن ئەویش دارخانەوە دەیەک دوو نەفەر دەتوانین سەردانیان بکاتن سەردانکردنەکانیشان زۆر بە نامرتاحیە بۆ نمونە شوێنی بازەوە دەکەن کەوا شوێنی مانەوەیان زۆر شوێنێکی ناخۆش و ئەستەم و خراپە جگە لەوەش کە ئێمە وەکو پارێزەرانی ژیراوانی بادینان و تۆمەت خراوە پاڵانی بادینان بە هیچ شێوەیەک ناتوانین بیان بینین بەڵێ هەر لە بە ناسەبێژ ینی نامەیەکی جیراوانی بادینانم بەدەست گەیشتووە بۆ جەنابتان ئەگەر دوایی لەلای لە شاشەکەی خۆتان عەرزی بکەن کەوا لە ڕووی دەمیان کردوتە سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان کەوا دەڵێن ئێمە کە دەنگمان بە ئێوەدا ببنە سەرۆکی پەرلەمان یاخود ببنە سەرۆکی هەرێم تاوەکو مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزن و پارێزگاری لەو یاسا بەرکارانەی هەرێمی کوردستان بکەن هانی بزۆر بە دیاریکراوی داوایان لێ دەکات کەوا بێن یاسایان لەسەر جێبەجێ بکرێت نەک ئەو ڕۆژەی کە ئێستا بەسەریان هاتووە و میزاجیان بەرامبەریان هەڵسوکەوت دەکرێتن بەڵێ زۆر باش بەس کارکەریم سەبارەت بە سەردانیکردن تەنیا ئەو پێنجانەی کە سزا دران ئێستا تەنیا چواریان گواستراونەتەوە بۆ چاکسازی گەوران ئەوانەی تر یەک گودار زێبارێز هەر لە زیندانی هێزانامنیەکاندایە گۆدار زێباری لە کاتی ئێستا لە سزنی ئاسایشیدایە خۆی ئەگەر هاتوو کەسێک سزادرا مافی لەسەر وەزارەتی ناوە خۆ نامینێ دەگوازێتەوە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەبەرەوەی چاکسازی بکرێتن بەڵام تا ئێستا بە بیانووی ئەوەی کەوا دوو پەراویتکیان لەسەرکردەوە پێی مادەی 21 کە ئاماژەم پێکرد و مادەی 30 ئاماژەم پێکرد لە کاتی ئێستا هەر لێ ماونەتەوە و تا ئەو دەقیقەتیاکەم ڕێگە نەدراوە سەردانی بکەم تاوەکو ئەو دوو پەراوی لەسەرکەوەوە کاری لەسەر بکەین باشە ئەی ئەوانەی تریش سەردانیان هەیە یاخوتەندێکی تاکو ئێستا هەر سەردانی بۆ کە سوکاریشان ڕێک نەخراوە ئەوانەی تر جگە لەو پێنج سزا دراوە و جگە لەو یانزەی کە بڵێن بەشێکیان دادگای کراون و دواتە دادگایکردنەکان دوا خراوە ئەوانەی تر ڕێگە درێ بە کە سوکاریان بەڵێ تا ئێستا ڕێگەدانەکە بەشە بۆ نمونە ئەو بەشێک دەبێنێتەوە نایڵ سەردانی بکرێتن ئەو بەشێکەوە هەموو شتێکیان تەواو کردووە و لێکۆ ئەوەی پێویست بووە لەگەڵیان باس کراوە پێیان نووسراوە پواژوو کراوە ئەوانە سەردانیکردن لە کاتی ئێستا بۆتەوە لە پاشی نزیکەی 11 مانگ تەنها دوو جارە سەردانکردن بوونی هەبووە بەڵێ سوپاس دەکەم پێمان خەست سەبارەت بە مەسلەی کە ئێستا بڵین کەمی خزمەت گوزاری هەبێت لە کوردستان بڕینی موچە بێ ئازادیشی بێتە سەر دۆخەکە چی بەسەر دێ یعنی سەرڕایەوەی کە گرفتەکانە بێ ئازادیشی بەرتەسک بکرێتەوە خۆی لە ڕاستیە ئازادی هەر بەرفراوان نەبووە هەتاکو ئێستا بەرتەسک بکرێتەوە زیاتر بەرتەسی نەکراوەوە لەم کابینێ بەدڵنیاییەوە چونکە ینی ئەمە وەکوتم دەرەنجامی ئەو چەند ساڵ ئیشکردنەیە لەسەر بێدەنگکردن و بێئومێدکردنی خەڵک کە ئیتر وردە لەگەڵ یا ئەوەی کە لە سەرەتاوە زۆر دەستیان نەئەبرد بۆ دەستگیرکردنی خەڵکو و یاخۆت لایەنە ڕسمیەکان بە نمونە وەزیر بە نمونە ئەنجومەنی ئاسایش بە نمونە سەرۆکی حکوومەت ئەمانە قەت خۆیان سکاڵاکار نەبوون بەڵام لەم کابینەیە بینیمان کە لە زۆر حاڵەتە بەرپرسەکان وەزیرەکان دامەزراوەکان بوونە سکاڵاکار کە ئەمە قۆناغیەکی نوێی حکومڕانی بوو سەبارەت بە بڵێن ئازادی ڕادەربڕین و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئازادی ڕادەربڕین و لەگەڵ ڕۆژنامە نووسان و چالاکوانانە بۆیە ئەبینیت ئەنی ئەگەر ئێمە سەیری 5 ساڵ لەمەوە پێش بکەین ناڕزایەتیەکان زۆر بەرفراوانتر بوون و خەڵک
ئازاتر ناڕزایەتی خۆی دەرئەبڕی بە نمونە مامۆستایانی ناڕازی لەسەر ئاستێکی زۆر بەرفراوان ناڕزایەتەکانی خوانیان دەرئەبڕی و ئەیان توانی کاریگەری دروست بکەن لەسەر پرۆسەی خوێندن لەسەر بڕیارەکانی دەسەڵات لە ئێستاە لە ئەوەی کە ئەیبینی بێدەنگیەکی خەتەرناکە بەڕاستی لە هەرێمی کوردستانە کە وا ئەکات زۆرتر بە ئاراستەی ئەوە بێ کە ملبەی بەوەی کە هەیە بەو ئەمری واقعی کە هەیە کە تۆ بێچارە لە بەرامبەر ئەو دەسەڵاتەیە بەرامبەر بە نەبوونی هەر خزمەت گوزاریەک واتە بگەیتە ئاستێک وەگەیتە حاڵەتێک کە هەرچیەک ئەم دەسەڵاتە کردی لە چاکەی خۆیەتی و ئەوەی نەیکرد قابلی لێپرسینەوە نییە ئەوەی کە ئێستا ئێمە بۆی ئەڕۆین و بەڕاستی ئەوەی کە زیاتر ئەم بارەشی بەرەو ئەو خراپی و بەرەو ئەو وێرانەیە بردووە لە ڕاستیە ئەو لایەنگرە چۆرانەیەی کۆمەڵێک لە هەوادار و ئەندامانی پارتەکانی دەسەڵاتە بۆ ئەو حیزبانەی دەسەڵات وە بۆ ئەو حکوومەتێک کە پێکیان هێناوە کاتێک کە تۆ زۆرینەیەک لە بەرامبەر بژێویەکی کەم لە بەرامبەر خزمەت گوزاریەکی کەم و لە بەرامبەر تەنیا بۆ وەلایەکی چۆرانە بەرامبەر پارتەکانیان ڕازی ئەبن و بە بەردەوامی دەنگیان پێێنەوە و ئەیانکەنەوە سەردار و با بڵێن حزبی زاڵ لە هەرێمی کوردستانە ئەمە لە ڕاستیە گەورەترین پشتیوانیە بۆ ستەم گەورەترین پشتیوانیە بۆ نائەدالەتی و گەورەترین دژایەتیکردنە بۆ ئازادی ڕادەربڕین و بۆ هەموو ئەوانەی کە ڕوبەڕووی ناحەقی ئەوەستنەوە. سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵاتان لەگەڵ مامێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز پەیمانخان سەبارەت بە بەرپرسیارەتی بڵێن ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەت لەگەڵ پارتی یاخود هەتا ئۆپۆزیسیۆن و ئەوانەش چیە لەم کەیسەدا دەبێت چێڵۆی سێکیان هەبێت؟
خۆی لە ڕاستیە هەر بەرپرسیارەتی لە حکوومەتی بنکەفراوانە وەکو ئەم حکوومەتی ئێمە بەرپرسیارەتێکی هاوبەشە بە پێی ئەو بەشداریەی کە هەتا لە حکوومەتە واتە هیچ کەسێک ناتوانێت خۆی ببوێرێت لە بەرپرسیارەتی لەو کابینەی کە تایە بەشدارە ئیتر بەشداریەکەی زۆرە یاخود کەمە لە دوجارە بەرپرسیارەتێکی هاوبەشە لە نێوان هەموو ئەندامانی کابینەکەیە بۆیە ئێستا ئەو حزبانەی کە بەشدارن لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕەنگە بە پێی بەشداریان و بە پێی بەرپرسیارەتیان لە بەرامبەر ئەو وەزارەتانەی کە هەیەە بەرپرسیارەتەکانیان بگۆڕێ بەڵام دوجار بەرامبەر ئەم کەیسە چونکە ئەمە کەیسێکی سیاسیە و زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان ئەزانێت کە ئەمە کەیسێکی سیاسیە بۆیە بە بڕوای من لەم کەیسە سیاسیەیە ئەوە نییە بڵێ ئەنجومەنی دادوەری سەر بە کێ بێت سەر بە چ پارتێک بێ بەتەنیا ئەو پارتە بەرپرسە لەبەر ئەوە کەیسێکی سیاسیە بە بڕوای من هەر سێ پارتی بەشدار بوو پێما بێت 4 پارتن کە بەشدارن بەرپرسیارەتیەکیان هاوبەشەوە بەقەدەر یەک بەرپرسن لەم کەیسە لە سەرەتای جوڵاندنیەوە هەتاکو ئەو کاتەی کە حکمی تیا دەرچووە چونکە لانی کەم بێدەنگیان یەکسانە بە ڕەزامەندیان و ڕەزامەندی لەسەر دۆسەیەکی وا ڕەزامەندیە لەسەر کردنی دەنگی ئازاد و ڕەزامەندیە لەسەر زیندانیکردنی ڕۆژنامەنووسان مەسلەی هەڵوێست وەرگرتن یاخود بەرپرسیارەتی تەنیا بۆ چارەسەر نابێت لە دروشمێکە و بە تایبەتتر لە بانگەشەی هەڵبژاردنە تۆ قسە لەسەر ئەوە بکەیت کە جێگەی ڕۆژنامەنووس زیندان نییە ئەوەی کە ئەمری واقعە ئێستا جێگەی ڕۆژنامەنووس زیندانە و ئەوە تا چەندین ڕۆژنامەنووسی بادینان و لە شوێنەکانی تریش کە با بڵێن هاوشێوەی ئەوان چەند ڕۆژنامەنووسێکی تر بە مادەکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە جیاتی غەرامەکردن زیندانی کران بۆ ماوەی مانگێک یاخۆت چەند مانگێک کە هەموو ئەمانە بۆمان ئەسەلمێنێت کە ئەوەی کە ئەوترێت بەتەنیا دروشمی کاتی بانگەشەی هەڵبژاردنە تۆ ئەو کاتێک کە ڕازیت لە ناو حکوومەتەکەیای هەر پۆستێکت هەیە جێگری سەرۆکی حکوومەتە وەزیرە هەر پۆستێکت هەیە لە ناو ئەو حکوومەتەیە تۆ ڕازیت وە چاوت داخستووە بێدەنگیت هەڵبژاردووە لە بەرامبەر ئەوەی کە ئێستا بەڕاستی و بە واقعی ڕۆژنامەنووسان لە ناو زیندانابن و لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەوە کە ئەچیتە بادینان پێ دوایە خەڵک بەوە ئەخەڵەتەیە کە زۆر ئازایانە ئەڵێ ڕۆژنامەنووس شوێنی زیندان نییە ئەمە جگە لەگەڵ تەجاڕی یەکەم جار بەخۆت و دوجار بەو خەڵکی کە گوێیت لێیە هیچی تر نییە چونکە تۆ واقعێک ئەبینی و قسەیەکیش ئەبینی کە تەوا پێچەوانەی ڕۆڵەکەیانە وەکو بەشدار لە ناو حکوومەت دەگرێم وڵات لەسەر ئۆپۆزیسیۆن و کاری پەرلەمانیش یەکیان قسە دەکەین کاکەرێم سەبارەت بەوانەی کە بڵێن سپەی دادگایی دەکرێن ئەو 4 کەسە بڵێن کۆمەڵێک تۆمەتیان دەراونەتە پاڵ بۆ نمونە ڕەخنەگرتن لە حکوومەت و کارکردن لەگەڵ قوسوڵخانەی ئەمریکا و ئەڵمانیا و فەرەنسا و کارکردن لەگەڵ بڵێن هاوکاری لەگەڵ سەرۆک کۆماری عێراق و سەرۆک وەزیرانی عێراق وانە هیچ بەڵگەیەکیان لەسەر هەیە ئەو 4 کەسە؟ بەڵێ سەبارەت بۆ تۆمەتانی کە ئاراستیان کراوە کەوا لەگەڵ قوسوڵخانەکان کاریان کردویتن یاخود لەگەڵ سەرۆکی کۆمار یاخود سەرۆک وەزیران هیچ بەڵگەیەک نییە تەنها ئیدعایەکە و قسەیەکە کە باز دەکرێتن هیچ بەڵگەیەک نەبووە کەوا بیسەلمێنێتن ینی بەڕاستی لێکوانە من بە داوا لە سەرۆک کۆماری عێراق دەکەم کەوا چەند کەسانێک بە تۆمەتەی کەوا تو هاوکاریت کردوون یاخود سەرۆک وەزیرانی عێراق بە تۆمەتی چەند کەسانێک کە ئێوە هاوکاریتان کردووە لە زیندانەکانن بە پێویستی زانم لە کاتی ئێستاە قسەیەکتان هەبێ ئایا ئەو تۆمەتانی ئاراستان کراوە سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق
ئەگەر ئەو شتە بوونی نییە ئێوە بۆچی جوابێک نادەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆ پەرلەمان دادگاکانی هەرێمی کوردستان کەوا ئێوە بێبەنی لەو بابەتە ئەگەریش ئەو شتە بوونی هەیە بۆ خەڵک ڕوونی کەن ئەخ بۆ دادگا ڕوون بێتەوە ئەگەنا ئێمە ینی زۆر زەڕور بوو کەوا ئەگەر هات و ئەوانە هاوکاریان کردبێن کەواتە ئەوانش تۆمەت بە ئەوانش تۆمەتە چەندە خراوەتە پاڵی دەبوو ئەوانش ناو دادگایکردنەکە ئامادە بکرێن ئەگەر هات و مەزدەر دیار بوو بکەرەکان ئامادەکران و مەزدەرەکە ئامادە نەکرا ئەوە چەندی بە چەندی ینی ئەمە لە کەیسەکەی تربینیمان باز لە قوسڵخانەکان کرا باز لە هەندە لایانی کرا لە قەرار تەمیزی تەسڵ قەرار تەمیزی ناوەکان دەرهات و قوسڵخانەکان بێدەنگ بوون ینی ئەوە هەز دەکەم وەکو مامەڵەکردنەشی لێ هاتووە ینی باز لە چەند بابەتی چەند تۆمەتی زۆر سیر دەکرێتن هەوڵی تیرۆرکردنی بەڕێز پارێزگاری دهۆک یاخود ئەنجامدانی تەقینەوەیەک لە لای سیارەی کوڕی سەرۆکی حکوومەت باشە ئەگەر ئەو شتەبوونی هەیە ئەو تیمەی کەوا هەڵساون بەو کارێک کەوا بەتەما بۆ ئەنجامی بدەن ئەو کاتی کە گرتیتان دەبوو پێداویستەکانی ئەنجامدانی ئەم جۆرە تاوانیان لەدەست بژیرا بەیە کەچی بوونی نییە بۆ زانیاری زیاتریش ئەوانەی کە گیراوە زۆرترینیان ئەندامی ئەو ئەزبە بوون کەوا سەرۆک کۆماری عێراق سەرکردایەتی دەکرد و نوێنەرای ئەو ئەزبە بەهۆی ئەو ئەزبەوە بوو بە سەرۆکی کۆماری عێراق یعنی پێویستە ئێستاکە ئەو کاتێک کە ئەندامەکانی خۆی ئێستا ئەو حاڵیانە پێویستە قسەیەکی هەبێ پێویستە لەبەرەوەی ئەزبەکەی بەڕێزیان ڕێپێدراو بوون کاری سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق بکەن و بەشداری هەڵبژاردنیان کردووە لەگەڵ ئەو کەسانێکەوە کاندیدی ئەو لیستە بووەکەوە سەرۆکی کۆماری عێراق سەرۆکایەتی کردیان لە کاتی ئێستاەوە دەست بەسەرە و گیراوە بەڵێ بەس کاکەرم سەبارەت بە بڵێن دۆخی تەندروستی هەموو بڵێن هەمویان ئەو هەشتا کەسەی بڵێ یاخود بڵێن نزیکە هێشتا کەسە ئەوەندەی کە خۆتان داوانەی دادگایی کراون و چاوتان پێکەوتون دۆخی تەندروستیان چۆنە بڵێن ڕوخسار و جەستیان گۆڕانکاری زۆری بەسەداتوە بەڵێ بەجێرەی ئەوەی کەوا ئێمە لە دادگایکردنەکە دەیانبینین ڕەوشی تەندروستیان زۆر خراپە ینی ئەگەر هات و کەسێک 40 کیلۆ لە وەزنی دابەزی ئایا دەبی ڕەوشی تەندروستی چۆن بێ ئایا دەبی شوێنی مانەوە و شوێنی حوانەوەی چۆن بێ لێوێن دەرێ ینی ئەگەر هات و کەسێک منداڵەکەی باوشی بە پێشی دابێ نەیناسیتەوە بەهۆی ئەوەی کەوا گۆڕانکاری تەواو بە دەستەی داهاتووە دەبێ ڕەوشی تەندروستی چۆن بێ یعنی ئێمە بەڕاستی سەیرم بۆ دی ئەمە داوامە لە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی کردووە کەوا بە هەموو شێوەیەک داواکاریمان ئاراستەیان کردووە خۆی خۆم لەگەر هاوپیشەکانم بە هەموو شێ داوامان ئاراستە کردووە تا ئێستا جوابمان بۆ نهاتوتەوە یەک لەو کەسانێکەوە زیاد لە 17 ڕۆژ مانی گرت گۆدار 17 ڕۆژ مانی گرت بەڵێنی ئەویان پێدا کەوا دەیگوازنەوە لە چاکسازی گەورەمانەکەیان پێشکان بەڵام بەڵێنەکەشان نەبردە سەر تا ئێستاکە هەر لە زیندانی ئاسایش ماوەتەوە یعنی ئەو حاڵ ئەوەندەی کە من سەیرم پێدەتن لە چاڵاکی مەدەنیەکانی بەردەوامن مانیان گرت یعنی هیچ قیمەتێکی ئینسانیان بۆ دانەنان کەسێک ئەگەر هاتومانی گرت پێویستە داواکارەکانی جێبەجێ بکرێ یعنی من ئەم پرسیارە ئاراستەی سەرۆکی پەرلەمان و داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری و تەواوی ئەوانی مافی مرۆڤ و بەو ناوانە کە دێن لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان یاخود بودجەیەکی تەواوی لەو بابەت لە هەرێمی کوردستان دەبن ئایا ئەوانەی کەوا مانیان گرت لەناو زیندانەکانی ئاسایش کەسیان چوون بیان بینی ڕاستەوخۆ ئایا داواکارەکانی لێوەگرتن لە نزیکەوە باشە ئێستا کە ئەو کەسانە ینی من نازانم بەڕاستی پێویستە هەر کەسێک لەو جیهتانەیە دەست دەکار بچێشێتەوە چونکە ئەگەر توانێت ئەوەت نەبی بچی سزنێک لەناو ئاسایش بینیان توانێت ئەوەت نەبی کەسێکمانی گرت بیتن داواکارێکی جێبەجێ بکەی باش ئەم پۆستت بۆچیە و ئەم مەقعدت بۆچیە چۆن دەتوانێت ئێستا بێ داوای بانگەشەی ئینتیخابی بکەی بڵێ دەنگم پێ بدەن یعنی ئەوەی کە باز دەکەم بۆ هەموو لایەنە سیاسیەکانە بەڕاستی چکە ئێوە دەستن لە پەرلەمانی عێراق داوای مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن ئێتەوەرن لێکوانە مافەکانی ئێمە زامن بکەن لە ناو حکومەتی هەرێمی کوردستان دوایی بەیەکەوە دەستین لە پەرلەمانی عێراق داوای مافەکانی تەواوی گەلی کوورد دەکەین سوپاس دەکەم کاکەرێم دەگرم وڵات ئەگەر دەرفەتە بوو پەیمان خان سەبارەت بە
ڕۆڵی ئۆپۆسیۆن خودت پەرلەمانیش لیژنەی مافی مرۆڤ بەڕێز خۆش پێشتۆ بزانم لە لیژنەی مافی مرۆڤ بووی ئەرکیان چێ دەبێت چی بکرێت چەندە ئەوەندەی کە زانیاری هەیە کە داواکاریان پێشکەش کردبوو بۆ سەردانیکردنی ئەو ژیراوانە. لە ڕاستیە خۆی هەر لیژنەیەکی پەرلەمانی ئیشی بە دوواداچوونە ئیشی بە پلەی یەکەم ئیشی بە دوواداچوونە بۆ ئەو پێشێلکاریانەیە ئەو کێشانەی کە هەیە سەبارەت بە لیژنەی مافی مرۆڤ بە دڵنیاییەوە چونکە لە لیژنەی مافی مرۆڤ چەند مەلەفێک هەیە کە ئیشی لەسەر ئەکرێ هەر بۆ خۆی یەکێک لەو مەلەفانەی لە خولیسەی پەرلەمانە نازانم ئێستا ئەگەر ئەو مەلەفە ئیشی لەسەر بکرێ مەلەفی زیندانیان بوو و ڕاگیراوان بوو کە تۆ بە بەردەوامی ئاگات لە ڕەوشی ڕاگیراوان و زیندانیان بێ لە ڕووی شوێن و جێگەیانەوە لە ڕووی مامەڵەکردنەوە لە ڕووی ئەشکەنجەدانەوە ئەگەر ئەشکەنجەدان هەبێت بەرامبەریان. بۆیە ینی ئەمە بەبێ ئەوەی هیچ داوایەکان ئاراستە بکرێت لیژنەی مافی مرۆڤ بۆ خۆی یەکێک لە ئیشە سەرەکیەکانیان ئەوەیە و بە تایبەتی کە ئەمە حاڵەتێکی کەم نەبوو واتە کەسێک نەبوو یا بابەتێکی شاراوە نەبوو لە ڕاگەاندنەکانە چەندین جارە باز ئەکرێت چەندین جار گردبوونەوە و ناڕزایەتی لەسەر ئەنجام دراوە کەواتە بابەتێکی دیار بوو چەنە داواکاری گشتی بەرپرسن لەوەی کە خۆیان خۆڕسکانە بەبێ ئەوەی کەس داوایەکیان پێشکەش بکات ئەبێ بە دوواداچوون بکەن و ئەگەر پێشێلکاریەک بەرامبەریان بکرێ دەنگ هەڵبڕن لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانیش بە هەمان ئاست بەرپرسیارەتیان هەیە لەوەی بەبێ ئەوەی کەس داواکاریەکیان پێشکەش بکە ئەوان خۆیان بە دوواداچوون بکەن بۆ دۆخی ئەو ڕاگیرا و زیندانیانە و لیژنەی یاساش لە پەرلەمانی کوردستانە بەرپرسیارەتی هەیە لەوەی کە بە دوواداچوون بکە بۆ ئەوەی چەندێک ئەو دادگاییکردنە دادگاییکردنێکی عادیلانە بووە و راپۆرتی هەبێت بۆ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان ڕۆڵی هەبێت لە کاتی ئەنجامدانی هەر پێشێلکاریەکە کە بەرامبەر ئەو ڕاگیراوانە کرابێت بۆیە ئەوەی کە ئێستا ئەگوزارەیە لە ڕاستیە هیچ دامەزراوەیەک بە ئەرکی خۆی هەڵناسێەوە هیچ دامەزراوەیەک ڕۆڵی خۆی نابینێت چونکە لە بنچینەیە ساڵانێکی زۆرە کە پەرلەمان دامەزراوەی با بڵێن لە سەرەوەی لوتکەی هەرەمی دەسەڵات نییە ئەوەی کە لە سەرەوەی هەڵەمی دەسەڵاتە حیزبە و هەردوو حیزبی دەسەڵاتدارە بە پلەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان و دوای ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە دەسەڵاتی تەواویان هەیە و ئەمان بەرچاوڕوونی ئێن بە پەرلەمان و بە حکوومەت و بە ئەنجومەنی دادوەری و بە هەموو ئەو دام و دەستگایانەی کە لە هەرێمی کوردستانە بە با بڵین دەسەڵاتە جیاجیەکان ناو ئەبرێن. باشە کاتمە زۆر کەمەوە بەس دەبێت چی بکرێ بۆەوەی کە زیاتر داخل لە دەستگاکان نەکرێت دەستێوەردانی حیزبی زیاتر ئازادیەکان بەرتەسەگ نەکرێتەوە چی بکرێ بۆی کە پێشتریش با دەکەم کابینەیەکی ئەمنیە دەبێت چی بکرێ لە ڕاستیە خۆی هەر ناحەقیەک کە هەبوو لە دادگایە بێت لە هەر مەجالێکی ترا هەبێ کە تۆ ئومێدت نەما بۆ دەسەڵاتە چاکسازی بکاوە دڵنیا بووی لەوەی کە بە ئەنقەست ئەم پێشێلکاریانە ئەکات و بە ئەنقەز ئەم تەداخولانە ئەکات لە دەسەڵاتە جیاجیەکانە تەنیا ڕێگە ناڕزایەتی خەڵکە و تەنیا ڕێگە بێدەنگ نەبوونی خەڵکە و تەنیا ڕێگە ڕاوەستانەوەیە بە ڕووی ئەو ناحقیانەیە چ بە دەربڕین ناڕزایەتەکان لە ناوخۆ بێ یا گەیاندنی بە کۆمەڵگای نێودەوڵەتی و دروستکردنی فشار بێت جگە لەو ڕێگایە هیچ ڕێگایەکی تر نییە چونکە بە بڕوای من ئەم شێوازی ئەم دەسەڵاتەوە پێکهاتی ئەم دەسەڵاتەوە خۆداکوتانی ئەم دەسەڵاتە لە ئاستێکان نییە کە ئێمە پێمان وابێ ئەوەنە دیموکراسیە کە ئەتوانین لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە بیگۆڕین بۆیە تەنیا ڕێگەی گۆڕین و ڕاوەستنەوەنەوە بە ڕووی ئەم دەسەڵاتەیە دەربڕینی ناڕزاییە و ڕاوەستانە و بێدەنگ نەبوونە لەسەر هەر ناحەقیەک لە هەر شوێنێکە کە بەرامبەرمانەکرێت. سوپاس دەکەم کاکەرێم کاتمان زۆر کەمەوە گەر بەڕێزیت پێدوای کەیسەکە لە کۆتاییدا چی بەسەردێک کە تاکو ئێستا لە کوێوەش تا کەسە پێنجیان یەکلاکرانەوە ئەوانیش بڵێن هەر ئێوە پێشتر باسانەوە کە بەڵگەی تاوانە و بە کورتی بێگە شتێکیش ماوی سپاس دەکەم.
بەڵێ وەڵام من ویستم ئاماژە بە شتێ بکەم ینی بەڕاستی میوانە بەڕێزەکە ئاماژە بە شتێکی زۆر ضرور کرد کەوا هەموو هیچ دام دەستگای بەکاری خۆی ڕستاوە دەبوو داواکاری گشتیوانە بەکاری خۆیانستن بەبێ ئەوەی پێیان بڕین ئیشەکانی خۆیان بکەن و جیراوانی بادینە سەردانی چەندین کەسایەتی سیاسیان کردەوە بەڵێنیان پێداون بە هەموو شێوەیەکەوە هاوکاریان بێن و سەردانی وەکو بە وتەکانی خۆیان کە باسییان کرد لەگەڵم باس سەردانی پاڤڵ تاڵەبانیان کردەوە بەڵێنی پێداوە هیوادارم بەڵێنەکەی بگەینتە جێی و سەردانی بەڕێز مامۆستا عەلی باپیریان کردووە بەڵێنی پێداونەوە بە وتەی خۆیان ڕاستەخۆ پەیوەندی بە سەر و کۆماری عێراق کردەوەکەوە ئەوانە 25 کەسی سەر بە عەرەبکەیت و بوونا بۆچی تا ئێستا بێدەنجی و بەڵێنی ئەوەشیان داوەکەوە لە داهاتوو ئەگەر لە دوای ئینتیخابات لە هەر کۆبوونەواتێک کە بکرێتن دەستپێکی هەر کۆبوونەوەکانیان یەکلایکردنەوە ئەو کێسەیە بە هیوام هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ینی لەسەر ئەو کێسە هەروەستە بکەن ئەگەر ئەو بانگەشانەی ئێستا دەیکەنیان ئەو دروشمانی کە هاتانە مافی ئازاد دەربڕین و هەر بابەتێک کە باسی دەکەن فەرموو ئەوە کێسێکمان هەیە بیسەلمێنن کەوا ئێوە پارێزەری ڕادەربڕینی ئازادی و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانن. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان هەرێم ڕەفعات ئەندامی بەڵێ ئەگەر شتێکت مابێت چکە کاتمان نەماوە وڵا مەسەلەی بازەوەی کەوا چیان بەسەدێتن ئێمە پێشی دادگایکردنەکە ناکەوین بەڵام دادگایکردنەکە بەجێرێ ئەوانەی کە لە بەردەستماندایە دەبێ تۆمەت خراوە پاڵانی بادینان ئیفراز بکرێن چونکە ئینکار هەیە هیچ بەڵگەیەکی دەقیق نییە و هیچ شایەدەشی عیانیش لەسەریان نەگیراوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ کاک هەرێم ڕەفعات لە هەورێرەوە هەروە پەیمانزەدەین لە ستۆدیۆ سەرەکی سوپاسم دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.